محمد لە قوتابخانەی گەردینی بنەڕەتی چۆمان زیاتر لە 50 قوتابی ناویان محەممەدە و تەنانەت لە پۆلی هەشتی بنەڕەتی ئەو قوتابخانەیە لە کۆی 38 قوتابی 37 قوتابی ناویان محەممەدە و کاتێک مامۆستاکەیان بانجی یەک محەممەد بکات 37 محەممەد وەڵامی مامۆستاکەیان دەدەنەوە کە دەڵێن محەممەد هەموو پێکەوە یەک بۆ خمەسە ناتوانم ناویسیانی هەمووان لە بەرکەم ناچارم کە دەڵم محەممەد هەموو هەردەستنەوە وڵا زۆر زار بە شکل و شێوە یاوەتە ئەبێ ناویسیانی چواری لە بەرکە بەخۆت ناویسی محەممەد عەبدوڕەحمان ڕەسوول و محەممەد عەبدوڕەحمان ڕەسوولێش ئەوەی حسێنێکی لێیە لە کۆی ئەو 37 قوتابیە چوار لەو قوتابیانە ناوی سیانیان هاوشێوەیە و کاتێک مامۆستاکە بە ناوی سیانیش بانجیان دەکات چوار قوتابی وەڵامی مامۆستاکەیان دەدەنەوە. زۆر تەڵەبەمان هەیە ناوی سیانیشی وەچیەکە یعنی لە ئیمتحانات ئەوەش گرفتەکە هەیە تەڵەبە لە بیری دەچی ناوی چاری بنووسی وەڕەکان تێکەڵاو دەبی. وەک بەڕێوەبەری قوتابخانەی گەردینی بنەڕەتی باسی لێوە کرد لە قوتابخانەکەیاندا زیاتر لە 50 قوتابی ناویان محەممەدە و بەهۆشیەوە لە کاتی دانەوەی تاقیکردنەوەکان نمرەی قوتابیانیان بە ئەستەم پێلەیەک زیاد دەکرێتەوە. بە شێوەیەکی گشتی لە قوتابخانە نزیکەی 50 محەممەدمان هەیە دیارە وەکو ئیدارە وەکو هەم مامۆستا هەم قوتابیش هەندێک سلبیاتی هەیە هەندێک تایدا قوتابی لەوانەیە زرارمەندوی بەوەی ممکنە نمرەی قوتابیەک بۆ قوتابیش کە بڕوە. جگە لە ناوی قوتابیان لێدوانی دوو لە مامۆستاکانمان وەرگرت ئەوانیش هەردووشیان ناویان هێمن بوو. بەختیار قادر، کوردستان TV چۆمان.